ئەچینە تەوەریەکەمان لە تەوەریەکەمانە باز لە کار و چالاکیەکانی ماهیر عەلیەکەین زانین ماهیر عەلی چێیە کە کارە خێرخوازیەکانی تێکەڵ کردووە لەگەڵ کارە ژنگەیەکانی و تەواوی ئەو کارانەی کە ئەنجامی ئەدات لە ناوخۆی هەرێمی کوردستانە کارە خێرخوازیەکانی و لە هەمان کاتا کاری ژینگەیی تەواوی ئەم کارانە بە سپۆنسەری خۆیەتی لەسەر داهاتێکی خۆیەتی داهاتی تایبەتی خۆی ئەو کۆمەڵێک تەلاری هەیە خاوەنداری کۆمەڵێک تەلارەکات و لە داهاتی ئەم تەلارانە کارە خێرخوازیەکانی لە هەمان کاتە کارە ژینگەیەکانی ئەنجامەدات کارێکی گرنگە کارێکی پیرۆزە خۆی زیاتر باز لە کارەکانی ئەکات کاگماهیر لە لامانە کە ئەندازیارە لە هەمان کاتدا چالاکوانی مەدەنی کاگماهیر فەرموو سڵاوتان لێبێت سڵاو باش بەخێر بێت بەخێر بێت سەرچاو بەخێر بێت سەرچاو زۆر سپاس فەرموو کاگماهیر بەخێر بێت زۆر سپاس دووبارە بەخێر بێت یانیتان باش ناساندنێکی بچووک کە لە ئاست ئەو کارانەی بەڕێستانە بووە کە من کاکە ئێمە بیستمانە لەسەر کارەکانی تۆ هەم کاری ژینگەیی و هەم کاری خێرخوازی ناسانێکی بچووکمان بۆ کردی بەڵام پێمان خۆشە بزانین بیرۆکەی ئەم کارانەت کاری خێرخوازی و تێکەڵکردنی لەگەڵ کاری ژنگەیە چۆن دروست بوو؟ زۆر سپاس بەیانی ئێوە و هەموو بینەرانی بەڕێز باش و سپاس بۆ ناساندنەکەت ڕەنگە ئەوە شتێکی زیاتریش بوو بێ پێشەکی پیرۆزبایی ساڵی نوێتان لێ ئەەکەم لە هەموو ستاف و هەموو گەلی کوردستان ئومێدمان وایە ئەم ساڵش بوێتە ساڵی ڕزگاری و سەربەخۆیی بۆ ڕۆژاوا و پارچەکانی تری کوردستانیش سپاس ڕاستیەکەی ئەو بیرۆکەیە چۆن با بڵێن پیا بوو یان بۆ من هاو بڕۆم وایە کە هەموو کەسێک کە داهاتێکی هەبێ ئیتر بەدەر لەوەی ئەو داهاتە چەند بێ زۆر بێ کەم بێ ئەتوانێ لەوە بەشێک تەرخام کا بۆ ئیشی خێرخوازی پاڵپشتی ژینگە بەتایبەتی لە کوردستان چۆ کوردستانی ئێمە پێویستی بەوەیە بەڕاستی ئەنجا ئەمە لەوە سەرچاوی وەرگرت کە چەند جارێک ئەو ئیشەمان کرد بەبێ ئەوەی باسی بکەین بەبێ ئەوەی ئاماژی پێ بدەین لە هیچ شوێنێک ئەو کەسانەی کە کارەکانیان بۆ کرا خۆیان داوایان نەکرد پاشتر کە ئێمە باسی بکەین لەبەر ئەوەی کەسانی تریش با بڵێن چاوی لێ بکەنەوە بە هەمان شێوە با بڵێن زۆر کەس هەیە وەکو حەزی لەو ئیشەیە ئەوێ شتێکی وا بکاتن پێویستی بە هاندەرێکە ئەوەش بوو بە هۆکارێک بۆی ئێمە دواتر با بڵێن وێبسایتێکی بۆ بکەینەوە و باسی بکەین و لە شوێنە جیاوازەکانە و لە لای ئەو کەسانشەوە ڕێگەماندا کە بڵاوی بکەنەوە لای خۆیان کە ئیشی وا کراوە لەمەوە سەرچاوی وەرگرت زۆر باشە ئێمە وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە پرسە ژینگەیەکانمان بە هەند وەرگرتووە هەمیشە دەرگامان وڵا کردە بۆ هەموو ئەو کەسانەی کە نوێ کارێک بکەن بۆ ژینگە کارێک بکەن بۆ ژینگە دۆستی هەر بۆیە لەوەی کا بە خۆشحاڵی و لەوەی کا بەڕێزە ئەمڕۆ توانیتە لە داهاتەکەی خۆت لەو داهاتە تایبەتی کە لە خۆت پێی ئەەکەی بتوانی لە ژینگەیە خەرجی بکەیت تا چەند گرنگە ئەو کەسانە تۆ ئێستا باس لەوەکەیت لەوەی کە ویستوتانە ئەم جارە شتەکان بە ئاشکرا بکەن تاچە دەرگاشتان واڵا کردو بۆ کەسێک ئەگەر ژینگە دۆست بێت بەڵام لەوانەیە داهاتێکی وای نەبێت بتوانێت خزمەت بە ژینگە بکات تۆ بتوانی ئەو کەسانە بێنیتە لای خۆتەوە و بتوان خزمەتێک بە ژینگە بکەن ڕاستە جاری پێش هەموو شتێک لە هەر شوێنێک لە هەر کاتێک ژینگە تەندروست بوو شتەکانی تریش تەندروستە ژینگە تەندروست نەبوو شتەکانی تریش تەندروست نییە ئەمە واقعەکە ئەتوانی لە هەموو وڵاتێک و هەموو شوێنێک بیبینی بۆ پرسیارەکەی جەنابەت ئێمە لە وەختی با بڵێن لەو کاتانەی کە چارەکەکانمان ئەنجام داوە بەشێک لەو کەسانەی کە ئاماژەت پێدان کە ئەوانن حەزیان بەو ئیشەیە بەڵام بڵێن ئیمکانیەتی ئەوان نییە ئێمە وەکو گروپێک هێناو من ئیشیان کردووە ئیشەکەیان ئەنجام داوە بەڵام من خۆم بۆن من لێرەوە ئەڵێم ئەگەر مەسەلە ئەوە بێک
مەسەلە بۆ بڵێن توانای ئەو کەسە بێت کە توانایکی کەمی هەیە بەڵام هەموو کەسێک ئەتوانێت لە بواری ژینگە شتێک بکات کە تێچوشی کەم بێ یان تێی نەچێت بەڵام ئەوە هینە سەپۆرت و پاڵپشتیە بۆ نمونە تۆ دە نەمام دەدار بڕوێنی لەوانەیە هەر ئەمڕۆ 50,000 تێبچێ ڕەنگە زۆر کەس بتوانێت ئەو ئیشە بکات بەڵام مهم ئەوەیە بڵین شتەکە بە قورس نەبینن لە ئەوەڵە کە بڵین ئەم شتێکی گەورەیە و ئەو ئیشەمان پێ ناکرێوانە ئەوەی کە پێت ئەکرێ ئەتوانی ئەنجامی بی یعنی بەڕاست بۆ نمونە دارێک کەم نییە چۆن ئەگەر یەک داریش بێت یەک نەمامیش بێت کەم نییە هەر بەکەم نەباسی نەکەین بەکەم باسی ناکەین ینی بۆ نمونە ماوەیەک لەم پار بوو ساڵی پار ئێمە 200 نەمامان ڕوان لە زانکۆی سلێمانی هەندێک مامۆستا و کادری زانکۆ هەیە لەوێ کە ئایان ناسم بە شێوەیەکی شەخسیش پێشنیارێکم بۆ کردن کە هەر چەلەبەیەک بۆ نمونە کە وەرەگیرێ لە زانکۆ بۆ ئەو هیچی تێ ناچێ دەنەما من ناڵێم یەک با دەبڕوێنێ لەویا یان لە شوێنێکی تریش بێ المهم ئیشێکی وا بکرێ بیرۆکەکان زۆر باش بۆ دەستیشان پێ کردووە ئەو بیرۆکەیە ئیشی تیا ئەکەن بەڵام ئەوان باسی ئەوەیان کردوتیان ئێمە وتومان یەک نەمان بڕوێن دەدانش بێ بۆ نمونە هەر باشترە دەست خۆش بێت لە پاڵ کارە ژینگەیەکە کارە خێرخوازیەکانت خۆی لە ئاینی ئیسلاماڵێک کە کاری خێریت کرد ئەم دەسە بەم دەسە نەزانێت تۆ تا چەند پەیڕەوی ئەماکەیت یان پێویستە ئەم شتانە باز بکرێت بۆی کەسانێکیش هەبن چاو لە بەڕێست و چەنەها کەسی تری وەکو بەڕێز بکەن تا ئەوانیش دەستکەن بە کاری خێری ڕاستەکەی خۆی گرنگ ئەوەیە لە ناخی خۆتە مەبەستت ئەوە نەبێ خۆ دڵخستن بێت پێم وتی لە ئەوەڵە ئێمە ئیشەمانە کرد هیچ لە هیچ شوێنێک باسمان ناکرد لەو منطەلەقەوە بۆ با بڵێن کە نەبێ بە ڕیایان نەبێ بەوەی کە خۆ دەرخستنیان باسکردن بەڵام کەسانێکی زۆر هەر لەوانەی کە سوودمەند بوون لەو ئیشە باسی ئەوەیانە کرد کە پێویستە باز بکرێ و لەبەر ئەوەی کەسانی تر هەن ببێ بە هاندەر بۆیان ئەوانیش ئەو ئیشانە بکەن من ئەبینم ئەمەی دووەم ڕاسترە باز بکرێ بەڵام بە شێوازێک نەبێ کە مەبەستەوە بۆ دەرخۆ دەرخستن نەبێ بەڵێ زۆر باشە ئەگەر بەگشتی باس لە کارە خێرخوازیەکان بکەین ئەو کارە خێرخوازیانەی کە ئەنجامت داوە چی بوون و بۆ کێ بوون و ئەگەر بە کورتی باسیەکان بکەین و ئێستا وێنەکانیش ئەڕوات ئەگەر باس لە وێنەکانیش کەم بزانین کارە خێرخوازەکان چی بووە بەڵێ ڕاستەکەی ئەمە هەندێک وێنەی کامپی عاربتە ئەوی باڵین بێت پێشەوەی دابخرێت جل و بەرگ و پێداویستیمان ئەوە کرد بەسەر ئەوارەکانی برا خۆشکەکانی ئەوانەی ڕۆژاوە ئەمەیان هەڵەبجەیە پێم وابێ مەکتەبی قوتابخانەی عەبابەیلی یان لە هەڵەبجەیە ئەوەی پێشووتر سەرۆکی شارەوانیش لێوە دەرکەوت ئەو کاتە کوێستانخان بوو گەڵمانە بوو کۆمپی هەر ئەوەی عربەتە کەمپەکەی عربەت پێشووتر ئەنجام درراوە ڕێزلێنانی ژەکەین ئەگەر بەگشتی باس لە کارە خێرخوازیەکان بکەن ئەگەر لە وێنەکانی شانە بێت هەر بەگشتی باسکەم کارە خێرخوازانە چی بوون کە ئەنجامتان داون ئەوانی کە ئەنجام دراوە هەتا ئێستا هەندێک هاوکاریمان ناردووە بۆ ڕۆژاوە ڕۆژاوای کوردستان لە هەڵەبجە دووسێ چالاکیمان ئەنجام داوە لە سلێمانی چەند چالاکی تری ئەنجام دراوە کە لە وێنەکانە دەرەکەوێت بۆ نمونە ڕەنگە هەمووی نێتەوە خەیاڵم ئێستا ئەمەی کە باسمان کرد لە زانکۆی سلێمانی 200 نەمامان ڕواندووە ساڵی پار و کاری ترشمان بەدەستەوەیە بۆ مانگی 2 باشە کارەکانی کە لە پلانتانایە بۆ مانگی 2
چییە کارەکان کارە ژینگەیەکانە زیاتر کە پلانتان بۆ داناوە کارە خێرخوازیەکانە هەردووکێتی باش ئەگەر باسی کارە ژینگەیەکان بکەین کە پلانتان ئەوەیە لە مانگی دووە کاری ژینگەی ئەنجام بن چی ئەکەنێەوە پەیوەندیم کرد لەگەڵ قایمقامی هەڵەبجە کار ژینگەکەوەیە کە ئێمە 200 نەمامیتر بڕوێنین لە شوێنێکە کە خۆیان بڵێن هینیەکەن دەستنیشانیەکەن شوێنێکە ئەوەی تریشیان ئەوەیە کە تیپی بالەیە یان باسکەیە لە هەمان شوێن هیچ کچان و کوڕان پێویستیان بە هەندێک پێداویستیە بۆیان داوین باشە ئەماژەت بۆ کردەوەی کە کارە خێرخوازەکانتان بەشێکی بۆ ڕۆژاوا بووە بەشێکی بۆ هەڵەبجە و بەشێکی بۆ سلێمانی بۆ کەواتە تا چەند هەوڵتان داوە ناوچەکان بەبێ جیاوازی ئەوە بتوانن ئەو کارە خێرخوازانەی کە بۆیان ئەنجامەدەن دەسامگات بە هەموو شوێنەکان و چۆن ئەتوانن ئەم پرۆژانە وەربگرن کاتێک کە شوێنێک پێویستی بە شتێکی ئەوە چۆن توانیتوانە هەماهەنگیتان هەبێت لە گەڵیانە بەڵێ من پێشتر باسم کرد کە هەموو کەسێک بە پێی با بڵین توانای خۆی بە پێی ئەوەی کە بۆی ئەگونجێت تەبیعی ئێمە کە باسی ئەوانم کرد معناوەی لە شوێنی تر نەکراوە لە کەمپەکانی دهۆک هی خوشک و برایزیلەکان لەوێش هاوکاریمان کردوون ڕاستیەکەی ناوی کەمپەکەم بیر نەماوە ئێستا باشە بەڵام لە نزیک زاخۆیە نزیک زاخۆ دهۆک لە هەولێر وەکو کاری خێرخوازینە بەڵام وەکو سەپۆرتکردنی کاری هونەری کراوە ئەوانەی کە لەسەر ماهیر بەڕێستان خۆت پیشت ئەندازیارە باشە ئەگەر باسێکی پیشەکەت بکەین و تا چەند سوودت لە پیشەکەت بینیوە لە کارە خێرخوازیەکانە لە کارە ژینگەیەکانە ڕنگدانەوەی هەبووە بۆ ئەویان من داوای لێبوردنەکەم لەبەرەوەی ڕاستە خۆم وەکو پیشە ئەندازیارم بەڵام زیاتر کاری ترم کردووە لە دەرەوەی ئەندازیاری کە پەیوەندیە بووە بە بازرگانی ئەو شتانە تەلارسازی ئەو شتانە لەبەرەوە ناتوانم بڵێم وەکو پیشە هیچ تاسیرێکەوە ئەمە بیرۆکەیەت هەموو کەسێک ئەتوانێت بۆ یەکەوێت بەبێ ئەوەی بەدەرەوەی لە پیشەکەی چ پیشەیەکی هەیە خۆی بەڵام وەکو اختصاص و ئەمانە هەموو کاری خێرخوازی و کاری ژینگەیەکەش هەرێمی کوردستانە یان دەریشەوەی گرتووەتەوە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوی کوردستان چەند جارێک وەکو کاری خێرخوازی بەڵام بۆ نمونە لە وڵاتی سوید وەکو خێرخوازینە چونکە لەوێ پێویست ناکات زیاتر بەو شتە بەڵام وەکو کاری ژینگەی بەڵێ هەندێ پەیوەندیمان هەبووە لەگەڵ ئەو پارتولایانانەی کە لە بواری ژینگە ئیشەکەن لە وڵاتی سوید و لەوێەوە هەندێک چۆنەڵی ئەکسپریەنس و ئەمانەمان باش لەگەڵ پارتولایانەی وڵاتی سویدا هەماهەنگیتان هەبووە ئەی تا چەند لەگەڵ کەسانێک هەن لەناو هەرێمی کوردستانە کە کاری خێرخوازیەکەن یان کاریان ئەوەیە کە شت کۆکەنەوە پاشان دابەشێکەنەوە بەسەر ئەو کەسانی کە پێویستیان بە ئەم شتانە هەیە و پێداویستیانەوێت پارەیانەوێت و ڕەنگە نەوتیان بێ بە تایبەت لە ئێستاە کە لە وەرزی زستانەیە هەماهەنگیتان تا چەند لەگەڵ ئەو کەسانەیە باسی نەوتت کرد ئێمە نەوتشمان دابەش کرد بوو لە کفری ماوەیەک لەمەوە پێش ڕاستەکەی هەماهەنگی و پەیوەندیەکی توندمان نییە لەگەڵ ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان لەو بوارە ئیشەکەن ئەمە تەنها لە ڕێگەی ئەوە ئەکرێت کە پێمان ئەڵێن یاخود ئەزانین لە فڵانە شوێن پێویستەکە ئیشێکی وا ئەنجام بدەیت زیاتر خۆمان پەیوەندیان پێوەکەین لەو کاتە
بەڵێ و ئەو کارە بۆ شێوەیە ئەنجام ئەدرێت. زۆر باشە لەگەڵەوە هەموو کارە خێرخوازیانەی کە کردوتانە ئێمە کۆمەڵک نەخۆشیشمان هەیە کە پێویستیان بەوە هەیە کە چارەسەریان بۆ بکرێت وەروە ئێمە لێرە نەخۆشخانەی هیوامان هەیە کە ڕۆژانە چارەسەری چەندین توشبوو شێرپەنجەی تیا ئەکرێت و هەندێک جار بەهۆی کەمی دەرمانەوە کە ئەمەش ڕوبەڕووی خەستەخانەکان و نەخۆشخانەکانە بێتوانەوەی کە ناتوانن دەرمانەکان دابین بکەن هەوڵتان نەیەوە لەم بوارەشا کار بکەن ئەم پێداویستانەش دابین بکەن بۆ کۆمەڵک لە نەخۆشخانەکان ڕەنگە بۆ مەسەلەی نەخۆشخانەکان پێویستی بە با بڵێن اختصاص ئەو کەسانە بێت کە لەو بوارە ئیشەکەن و پەیوەندی بە زیاتر پەیوەندی بە ڕاستە چالاکوانەکان ڕەنگە دەوریان هەبێلەوە بەڵام من لێرەوە ئەڵێم ئەوە ئیشی زیاتر لایەنی پەیوەندیدارە کە لە دەسەڵاتدایە دەسەڵات چونکە پێم وە بێ ئەوەی کە پەیوەندی هەیە بە خزمەت گوزاری وەکو خەستەخانەکان وەکو کارەبا بۆ نمونە خەڵک زۆر گلەی لە کارەبا ئەکاتن بە تایبەتی زستان ئەوە پێویستی بە ئیمکانیاتێکی زیاتر هەیە و بە هەندێک بڕیاردانە کە بەدەست لایەنی دەسەڵاتدارە. دەستە خۆش بێت کاک ماهیر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونت هیوای بەردەوامی کاری باشتر زۆر سپاس دەکەم من لە کۆتایی ئەمەوێ بڵێم ئەم بیرۆکانە بیرۆکەی هاوکاری یارمەتیدان ئیشی خێرخوازی گرنگیدان بە ژینگە دەبێ وەکو منهاجێک لە پەروەردە بخوێنرێت هەر لە پەروەردەی مناڵی با بڵێن لە بەخشەی ساوانەوە مناڵەکان لە ئەوانەی تر بۆ ئەوەی ئەو فکرێ بچەسپێت چونکە ئەوەی کە مناڵ لە مناڵیەوە نەیخوێنی ئەویان زۆر زەرورە و ئەو هاوکاریانەی کە هاوکاری عادەتەن شەرت نییە ئەی دەرەوەی سنووریشە بێ ئێمە ئەگەر ئیمکانیەتمان هەبێ ئەچین بۆ نمونە یارمەتی کەسێکین لە ئەفریقاش بێ بۆ نمونە ئەوەی کە لە ساڵی 1990 ڕوویدا لە کوردستان بینیمان چۆن لە ئەوروپاوە ئەوروپیەکان هاوکاریان نارد بۆ کوردستان بەڕاستی ئەو ڕووداوێکە من پێم وایە ئەبێت لە منهاجی قوتابخانەکانە بخوێنرێت بۆ ئەوەی خەڵک بیری نەچێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس.